سڵاتان لەبێم کاتتان باش لە بەردەم زانکۆی سلێمانی ماوەی 2 ڕۆژە دەرچوانی پۆلی 12 بەشێک لە دەرچوانی پۆلی 12 لێرەدا ناڕزایەتی و خۆپشاندان دەردەبڕن دژی ئەوەی کە بە پێ ئەو سیستەمەی کە زانکۆلاین وەزارەتی خوێندنی باڵا دایناوە بەشێک لە قوتابیان ناڕزایەتی دەردەبڕن دژی ئەوەی کە ناوەکانیان لەو بەشانە نەهاتوێتەوە کە بە پێی نمرەکانیانە ناڕزایەتی قوتابیانە لە کاتێکدایە کە 2 ڕۆژ پێش ئێستا وەزارەتی خوێندنی باڵا ناوی دەرچوانی پۆلی 12 لە تەواوی هەرێمی کوردستان ڕاگەیاند. دیارە ئەمڕۆ لە شار و شارۆچکە جیاوازەکانی سنووری پارێزگای سلێمانی لە پارێزگای هەولێر ناڕزایەتی و خۆپشاندانی دەرچوانی بەشێک لە دەرچوانی پۆلی 12 هەیە. منەمەوێ گفتوگۆ و زانیاری زیاتر لە خۆیان وەربگرم. سڵاو لێبێ ئەم کاتت باش پێم بڵێ تۆ نمرەکەت چۆنە، ناڕزایەتی و گلەی تۆ چییە؟ بەخێر بن، من نمرەکەم 99.4 کە هەر ساڵێکی تر بواە چوارەمی هەرێمەکە هەر ساڵێکی تر وایە بە مەجبوریەوە تۆبعام وەریەگر، بەڵام ئەم ساڵ تەنها لە کەلاریش ناوم نەهاتۆتەوە، لە هیچ توبێک ناوم نەهاتۆتەوە. منیان ناردووە بۆ توب ئەسنانی سلێمانی کە ئەو دەرەجەی من و توب ئەسنان یعنی ئەرز و ئاسمانیان فەرقە. حەق نییە کە من 12 ساڵە خەون خولەی ئەوم هەیە بچمە توبعامەوە، بەڵام لەبەرەوەی کورسیان کەم کردوتەوە و هەروەها من دەرجەکەی من وەرگیراوە لە توبعام، بەڵام ئەمان ئەم سیستەمەی ئەم جارە ڕۆشتووە کە هیچ ساڵێکوان نەبووە. بەشە پزیشکەکان پەیوەندی نیە بە دەرسەکان خۆیانەوە، ئەو دەرسانی کە هاوپەیوەندی و پێوترێ کریدیت، بەڵام ئەم ساڵ سەری دەرجەی ئەحیایان کردووە و کێ ئەحیای 100 هێنابێ ڕۆشتن ئەویان داناوە و کورسیەکانی ئێمان داوە بە ئەوانە. یعنی ئێمە هیچ قبول کراو نییە. بەڕاستی ئێمە چەند ساڵە هەوڵە دەم، من بۆ خۆم چەند ساڵە هەر یعنی هەرچی خۆشی و خۆشخۆشی خۆمە دامناوە لە پێناو خەونی کە بگەمە توبعام و بمە دکتۆرێکی سەرکەوتوو، بەڵام ئەمان هەموو بە سیستەمێکی سەقەت هەر هەمویان وێران کرد. ئێوە 2 ڕۆژە لێرن، داواکاریتان چییە؟ ئەتانەوێت چی بە وەزارەتی خوێندنی باڵا یان زانکۆی سلێمانی بگەێنن و کەس هاتووە گوێتان لێ بگرێ؟ تا ئێستا من ئەمە یەکەم ڕۆژە، چونکە بەڕاستی کە ئەواڵەکەم بیسمە شۆک بووم. داواکاریمان چێ؟ داواکاریمانەوەی کورسەکان زیادکەنەوە. ئێمە وعدیان بێمە دابوو کە کورسەکان زیادکەن، بەڵام سەرڕایەوە کەمیشیان کردوتەوە ئەو بۆ خۆی ئەوەی کە ئێمە وەرنەگیرن و زۆر تەلەبە هیچ ئەتوانم بڵم لە 80 بەدڵی خۆی ناوی نەهاتۆتەوە، ئەوانی کە ناویان هاتۆتەوە هەنێکیش هەیە 89 ناوی نەهاتۆتەوە. ئەمە کێ ڕەوا؟ یعنی خۆی گەورەش وەڵڵا ئەمە قبوڵ ناکە. هیوادارین بۆمان چاکەن، حەلێکمان بۆ بدۆزنەوە کەسێک بێ یارمەتیماندا. یعنی ئێمە گوناحە ئەو هەموو هەوڵە بەزایە بڕوە. تۆ پێم بڵێ گلەی تۆ چییە، ناڕزایەتی تۆ چییە بۆ هاتووتە ئێرە؟ سەرەتا بەخێرهاتنتان دەکەم. من بە کۆنمرەی 94.3 دەچووی زانستی خوێندکاری پۆلی 12. ئەمڕۆ کە خوێندکارانی پۆلی 12 لە بەرەم زانکۆی سلێمانی کۆبوونەتەوە دژی ئەو سیستەمە سەقەتەی زانکۆلاین کە خۆیان بە سیستمی زیرەک و ئەلکترۆنی ناوی ئەبن، بەڵام ئێمە بە هەموو شێوەیەک ناڕازین دژی و ئەنجامانەی کە هاتوونەتەوە. من بە کۆنمرەی 94.3 لە مەحەد وەرگیراوم کە هەوڵ و ماندووبوونی 12 ساڵی خوێندنمانیان بە یەک دقەی سیستمی زانکۆلاین تەفروت و ناکرد. یعنی نازام داوا لە وەزارەتی خوێندنی باڵا ئەەکەم کە چ سوودێکیان هەیە لەم بەرزکردنەوەی دەرەجە بەم شێوە بێجگەلەوەی کە ئێمە ناچارەکەن بچینە ئەهلی و بە پارەڵەل ناومان بێتەوە. من وەکو خۆم کە پارەڵەڵم کرد بۆ سیستمەکەەوە، ئەگەر بە پارەڵەلیش ناوم بهاتایەتەوە ئەوە دایک و باوکم لە دەمی خۆیان بگردایەتەوە بۆ من بنێرە زانکۆ بەشێکی باش، بەڵام بەداخەوە ئەوەشیان ئەوەنە بەرز کردەوە تەنانەت بە پاری خۆشمان ئەڵین وەرمانگرن وەرمان ناگرن. داوا ئەەکەین کە ئەم سیستمە چا بکرێت، پیاچوونەوەی بۆ بکرێت. ماخۆڵ نییە تەلەبەیەک بە 94.3 بچێتە مەحەد. باشە، ینی تۆ ئێستا 94 پوینت ئەوەنە هێناوە، ناو دەچی بەشێ هاتوتەوە پێشتر بواە ئەم نمرەی تۆ چی بەشێک وەری ئەگرت؟ ناوم لە پەیمانگای دەرمانسازی سلێمانی هاتوتەوە ساڵی پار لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی، زانکۆی هەڵەبجە لە زانستی تاقیگەی پزیشکی، لە چۆمچۆماڵ بە هەمان شێوە لە زانکۆی چەرمۆ لە زانستی تاقیگەی پزیشکی، لە بایۆلۆجی سلێمانی لە زۆربەی بەشەکان، بەڵام ئەم ساڵ بەداخەوە بەهۆی بەرزبوونەوەی دەرەجەوە لە مەحەد ناوم هاتوتەوە و داخستنی بەشەکانی ئێوارانی پەیمانگەکانی سلێمانی ئەوە کاریگەرێکی زۆری هەبووە لەسەر بەرزبوونەوەی دەرەجە لە چ پێناوێک ئەویان داخستەوە. باشە خۆ ئێواران پارەڵە لە پارە ئەیان خوێندکاران بۆچی ئەویان داخستەوە؟ پێم بڵێ داواکارین کە بکرێتەوە ئاسەیە. من وەک خۆم یعنی داوای زیاکردنی کورسیەکانەکەم، یعنی بۆچی ئەو هەموو ساڵە خوێندومانە من ئێستا باجی ئەو ئێم یەک پرسیارم غەڵەت، لەبەرەوەی یەک پرسیارم غەڵەتە ئەبێ بچم بە پارە بخوێنم 5 ملیۆن و نیوەم، لەبەر خاطری 3 پوینت وەرنەگیراوم لە ناو سلێمانی، لەبەر خاطری 2 پوینت لە دوهۆک وەرنەگیراوم. یعنی نازانم بڵێم چی، یعنی هەر داواکاریمانەوەی کورسیەکان یعنی زیاد بکەن، یعنی بۆی ئەو هەڵاوسانە نەمێنێت. من 9 ڕێکم هەیە. چی بەشێ وەرچی گرتووە ئێستا ناو دەچی بەشێ هاتوتەوە؟ ئەو بەشەی من ناوم لێ هاتوتەوانێ بێهۆشکاریە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە 97.7 وەریەگرێ، من 98 ئەو دەرەجەی من پار نەک هەر سەیدەلی
هی هەر هەموو شارەکان سەیدەلی وەریەگرتم بگرێت دانی ناو سلێمانی ژوەرەگرتم ئێستا سەیدەلەکەش هەر وەرم ناگرێت خۆش دیارە قوتابیان ژمارەیان زۆرە لێرەدا دەرچوانی پۆلی 12 هاتوونەتە بەردەم زانکۆی سلێمانی ناڕزایەتی دەردەبڕن داواکەن لە وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لە داواکاریەکانیان بگرێ بە پێی نمرەکانیان ناویان لەو بەشانە بێتەوە کە خواستیان لێ هەیە هەیەە نمرەی زۆر بەرزی تایە وەکوخوان ئاماژەی پێ دەکەن ساڵانی ڕابردوو بە جۆرەکان ناوێن لەو بەشانە هاتووەتەوە کە ئەم نمرەیان لێ هێناوە بەڵام دوایان خستۆ بۆ ئەوەی خواستیان زیاترە بۆ ئەوەی بەشێکان داوای پزیشکی گشتی ئەەکەن یان بەشەکانی دیکە دەکەن بەڵام ئەمان دەڵێن ئێستا وای لێ هاتووە بە پارەش ناتوانن بخوێنن ناڕزایەتەکان بەردەوامە لە بەردەم زانکۆی سلێمانی لە پارێزگای هەڵەبجە لە پارێزگای هەولێر لە گەرمیان دەرچوانی پۆلی 12 خۆپشاندان و ناڕزایەتیان هەیە دژی سیستمی زانکۆلاین کە ماوەی 2 ڕۆژە وەزارەتی خوێندنی باڵا ناوی دەرچوانی پۆلی 12 ڕاگەاندووە ئەو ڕاگەاندرابەی وەزارەتی خوێندنی باڵاوای کردووە نیگەرانی بەشێک لە دەرچوانی پۆلی 12 لێ بکەوێتەوە بڕیارە پاشکەمێکی دیکە یاداشت و ناڕزایەتیان هەبێت لە ئێستادا داوا ئەو چاوەڕوانی ئەوەن کە کەسێک لە زانکۆی سلێمانی بێت بەدەم داواکاریەکانیانەوە گرتبوونەوە و ناڕزایەتەکەی ئەمان لە بەردەم زانکۆی سلێمانی بەردەوامی هەیە تاوەکو ئێستا